خواجه میری خواجه خواجه میری خواجه دل میں سمجھا خواجه جی خواجه جی خواجه جی خواجه جی خواجه جی خواجه جی մենք ու մեզ ողջ աշխարհը գիտի Հայենք մենք ու մեզ ողջ աշխարհը գիտի Հայենք մենք Մենք ծնվելու մեծացել ենք օտար հապերում Այստեղ սևան մասիսում այր արած չենք տեսնում ريحان مابرة والله ريحانا جوانترة وين ريحانا موني خوش ترة ريحان خلقي بردا زردي وأود ويمن يشو دردي ينو أود ويمن يشو دردي کالیوە بەمانای یاشتی و هاوڕێیەتی مانای کالیوە شەیدا مەجنون هۆگر ئەم وشەیەلەیەکێک لە شێعرەکانی مەولانادا هاتووە وشەی کالیوە بە مانای عەشق خۆشەویستی هۆبڵەکەی دەشتی سانان هۆبڵەکەی دەشتی سانان تۆ پەروەردەی هەجینی یا خۆشاخی کۆساڵان تۆ پەروەردەی هەجینی یا خۆشاخی کۆساڵان ئەر یا خۆشاخی کۆساڵان وشەی کالیوەم لە شعرەکانی مۆلانای ڕۆمی هەڵبژاردووە همه چون ذره روزن ز غمت گشته هوایی همه دردی کش و شادان که تو در خانه مایی همه ذرات پریشان همه کالیوه و شادان همه دستک زن و گویان که تو خورشید لقایی که حالا نماد کالیوه قاصدک هست و این قاصدک هێمای کالیوە پەپوولە پاییزیە و بەهۆی سەرگەشتەی ئەم گوڵە بەهەواوە لە ئاسماندا ڕەهایە و دێو دەچێ قاصدک انتخاب کردیم که انشاءالله قراره کار خوایار بێت کالیوەش هەروەگە و پەپوولەیە بۆ هەموو شوێنێک بڕوات و پەیامەکەی بەگوێی هەمووان بگەێنێ پەیامێک کە ئاشتی و تەبایی و ئەڤینە چو آوازه در افتاد که دیوانه دیگر با زنجیر دریده بیایید بیایید که گلزار دمیده بیایید بیایید که دلدار رسیده
سارا احمدی هستم. من سارا ئەحمەدیم سەرپەرشتیاری گروپی موزیکی کاڵیوە بە مانای ئاشتی و هاوڕێیەتی. از سال 75 لە ساڵی 1996ەوە لەگەڵ هونەری شێوەکاری ئاشنا بووم و ماوەی ساڵێک بەم کارەوە خەریک بووم. پاشان دەنگی دەف سەرنجی ڕاکێشام. هەر لەو کاتەوە بەگشتی ڕەوتی ژیانم گۆڕا و توانیم زۆر شوێن و وڵاتی دیکە بگەڕێم و ئەزمموی نوێ وەرگرم. لەگەڵ کللتوری نوێ ئاشنا بووم. هنوزم این تجربه هایی که به وسیله هێشتاش ئەو ئەزممونانەی بەهۆی ئەم دەفەوە وەریان دەگرم چێژم پێدەبەخشێ و بەردەوام ئەم خۆشەویستیە بۆ من نوێیە. ئەم خۆشەویستیە نوێیە و هەرگیز کۆن نابێ. لە لای من وەک بوونەوەرێکی زیندووە. اولین سازی که گرفتم یعنی یەکەم جار کە دەفم کڕی وەک لە بیرم بێت ئەو کات نرخی شەژیان 7,000 تمان بوو. ڕێک ئەم دەفەی لە پشت سەرماوەیە. ولی این ساز که پاره شد خب بەڵام کاتێک ئەم دەفەم خراپ بوو ماوەیەکی زۆر بێزاری کردم، بەڵام هەر لەو ساڵەوە دەفەکەم ڕاگرت و یادگاریەکی پڕبایەخە کە ناتوانم هیچ نرخێکی لەسەردا بنێم. از نگهبان بپرس بلوکه یکیم سارا بلوک دو اینجا دوه بلوک دوه بعد طبقه 4 واحد پنجایی. سلامت در ابتدای تشکیل گروه کالی سەرەتا لەگەڵ خوشکەکانم مینا کە تار دەژەنێت، مۆنا کە ژەنیاری تونبەکە و خوشکی گەورم کە ئامێرە زرمەیەکان دەژەنێ و هەروەها ئاسیا کە ژەنیاری دەف و تەمبورە. گروپی کاڵیوەمان دروست کرد. پاشان لەگەڵ چەند ژەنیاری دیکە تێکەڵ بووین و هاوڕێیانی دیکەشمان بانگهێشت کرد و کەوتینە سەر پێی خۆمان. کالیوه بدون هیچ حمایتی تو این چند سال که از سال
گروپی کالیوە لە ساڵی 2011 دامەزرا و تاوەکو ئێستا بەبێ هیچ یارمەتیەکی مادی و پشتگیری سپۆنسەر بە تێپەڕاندنی ڕەوشێکی دژوار بەم شوێنەی ئەمڕۆ گەیشتووە. ئێستا شیوادارین لە داهاتووی نزیکدا بتوانین کۆنسێرتی زۆر گەورەتر بەڕێوە ببین. سعیم بر اینه که نمیدونم حالا بشه یا نه یا آرامی هم اضافه کنیم یا کلمه. من در فکر اینم که در تهران بتونیم کسی رو بیاریم. حالا سعیم بر این باشه. من فواد پیشوام لشهرسنە لەدایک بووم لە ساڵ 1986. من 2 ساڵە لە تەک کالیۆ کارەکەم. دەستپێکردنمان بە کۆنسەرتێک بوو لە تالار وەحدەتە و استقبالیش خاص بوو لەو کۆنسەرتە لە تالار وەحدەت باوجود فرێک لە مشکلگەل کە لەو زەماناوە لەو وەحلێ زەمانیا بوو. من 3 دانە کارم ئەجرا کرد لێنا کارەکان خۆم انتخابم کرد و وەک زوانێک مشتەرەک ژەنیارەکان ترکە کوردیش نۆن توانیان ڕاحەت پارتەکان ئیجرا بکەن. هدف از تشکیل گروه موسیقی کالیوە ئامانج لە پێکێنانی گروپی کالیوە گەیاندنی دەنگی ئاشتی و تەباییە بەگوێی گشت جیهان. سەرەتا میوزیکی ناوچەی لۆڕی، ئازەری، بەختیاری، خوراسانی و کوردی خرانەڕوو کە پێشوازێکی بەرچاو پڕجۆشی لێکرا و لە بەشی دووهەمدا میوزیکی وڵاتانی دراوسێ بوو وەک هیندستان، ئەفغانستان، پاکستان، تاجیکستان، ئەرمەنستان، ئازەربایجان و تورکیا. خود موسیقی خو پیام‌آور صلح است. میوزیک خۆی پەیامهێنەری ئاشتی و خۆشەویستی، مهرەبانی و تەباییە. میوزیک هەوڵ دەدا خەڵک زیاتر لەگەڵ یەکدی لە پەیوەندیدا بن. ساز واتە سازش و
چۆن ئەگەر ئامێرەکان پێکەوە سازشان نەبێ میوزیک دروست نابێ کەواتە ئامێرەکان لەگەڵ یەک ڕێک دەبن و پێکەوە سازش دەکەن و یەکێتی و یەکانگیری بەدیدێ ئامانجی کالیوە شەمەیە کە خەڵک گشتیان پێکەوە یەکگرت و هاوڕێ و تەبابن میوزیک سەرجەم زویری و ناڕەحەتیەکان لە دڵ دوور دەخاتەوە بڵێ ئامانجی کالیوەش هەر ئەمەیە تو را یک دم اگر تنها ببینم تو را یک دم اگر تنها ببینم تمام لذت دنیا ببینم چی خواهد شد تو را حیافت جان با کامین دلی شیدا ببینم با کامین دلی شیدا ببینم تو را یک دم اگر تنها ببینم فعالیت اینجا هم که ئێستا بە فێرگەی کالیۆ سەرقاڵم کە ئەویش بە ناوی گروپەکەوە ناونراوە اسم همون گروه کالیوه هستش و تدریس سازهایی که هستن لێرە گشت ئامێرەکان لەلایەن هاوڕێیانی هونەرمەند و ژەنیار و مامۆستایانی هاوکارمانەوە فێر دەکرێن و هەندێک لەم فێرکارانە هاوکاری گروپی میوزیکەکەش دەکەن. پیشنهادم اینه که اصلا ریتم هم برای این قطعه هیچ وقت نزنیم با رینگ ها و با آرپش ها صدا بگیریم ازش مثلا از ترمولو ها استفاده کنیم. موفق باشین چند هفته آینده سعی فرصت میبینم شما حرفی 5 3 5 6 جمله اولش میشه 5 3 5 6 5 سکوت چنگر رو زود رفتی کالیوه اولین اجرایی که خارج از یەکەم کۆنسرتی کالیوە لە دەرەوەی ئێران لە وڵاتی عومان بوو. دواتر تونس کە دوو جار بانگهێشت کراین و لە هەمووشی گرنگتر پێشکەشکردنی میوزیک لە فێستیڤالێکی یەکجار گەورەدا لە ساڵی 2017 بە ناوی فێستیڤاڵی کولتورەکانی تەبایی و نەتەوەکان لە وڵاتی مەکسیک. کالیوە بۆ ئەم فێستیڤاڵە هەڵبژێردرا و بەشدار بووین و پەیامی خۆمان گەیاندەگوێی هەمووان. هەڵبەت بەڵێن وایە گەشتێکیشمان هەبێت بۆ وڵاتی هیندستان و فێستیڤاڵی ناوچەی هند کە لەوێ تەنیا میوزیکی خۆجەی ئێران پێشکەش دەکەین. Ms. Sarah Ahmadi is the leader of Khalife Music Band, Voice of Peace from Iran.
با توجه به اون هدفی که انتخاب شد تو این مسیر. بە سەرنجدان لەو ئامانجەی لەم ڕێگەیەدا هەڵبژێردرا کە یەکێتی و یەکانگێری و ئاشتی بوو، ئایدیایەک پاش ئەم گەشت و بەرنامانە دروست بوو کە دووبارە لە دەف سەرچاوی گرتە بوو. در اجرای فستیوال مکزیک لە بەرنامەی فێستیڤاڵی مەکسیکدا کە نزیکەی 80 وڵات تێیدا بەشدار بوون، بینیم هەلێکی باشە و تکام لێکردن هەرکام بە زمانی خۆیان، بەس واژۆیەک لەگەڵ سێ وشەی ئاشتی، خۆشەویستی و تەبایی بنووسن کە لەسەرم دەفە نەخشێنرا. حتی یک سری از هنرمندا و اساتید موسیقی افتخار دادن و لطف تەنانەت دەستێک لە هونەرمەندان و مامۆستایانی میوزیک شانازیان بەخشی و دەفەکەیان واژۆ کرد و ئێستاش بەڵێنە لە فێستیڤاڵی دیکەدا بەشدار بێ و بە واژۆی زیاتر بنەخشێنرێ. بە هیوایە ڕۆژەی کە ئەم دەنگ و بانگەوازە بگاتە گوێی هەمووان کە ئێمە خوازیاری ئاشتی و ئارامین. لە بارودۆخێکدا و لە شوێنێک ناڕەحەتی و شەڕ هەبێ میوزیک ناژەندرێ. میوزیک مێشکێک یەکجار ئارام و دڵێکی خۆشی دێ، کەواتە دەبێ هەوڵ بۆ گەشە و باڵاکردنی میوزیک بدەین، چ میوزیکی سنەتی و چ میوزیکی دیکە. ئەمانە گشتیان پەیامهێنەری ئاشتین، ئەمانە گشتی بۆ بەدیهاتنی ئاشتی دەژەندرێن. خۆی لە نەبزە لە ڕیشە ئاشتیە، لە بەتنە قسەی وەسەکە ئاشتی بێرێتە ناو خەڵک. جیهان بچووکە، هێندەی دەستە خەتخەتیەکانی من و تۆ. نورانی شمام بکه تبرف و بارانی دوتمام بکه شمام تبخیراتی شمام بکه بوکی بوکانی دوتمام بکه شمام 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 بکه دوتمام 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 بکه شمام 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 بکه دوتمام 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 بکه وی 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 شمام وی 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 قربانت شمام